خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی نەبانیش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێ و دەستپێکی هەفتەیەکی باش بێ بۆ کار و پیشەی ڕۆژانەی خۆتان و بتوانن لە ڕۆژی دوێنێکەهێنی بوو پشتێکی باشتان وەرگرت بێ و هیوادارین هەموو لایەکتان تەندروستی باشتانە بێ و بە چالاکانە لەگەڵ کار و پیشەی ڕۆژانەی خۆتانە بەردەوام بن. ئێمەش ئەمڕۆ کۆمەڵێتەوە و بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ تەواوی هاوکارانم لە پشکامێرە و کۆنتترۆل و هاوکاری سەرەکیم پەیوەند پرۆگرامەکەتان پێشکەشەکەین. بانی باش پێوەنی باش ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت. خۆشحاڵین لە دەستپێکی هەفتە بێوی عزیز و خۆشەوی شادەبینەوە. هیوادارم ئەم ڕۆژلەکانتان پڕ بێت لە خۆشی و هەموو ئەو کار و چالاکی و پلانانەی کە هاتانە بتوانن بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەی بەرن. ئەمڕۆژ ئێمە کۆمەڵێک بڕگە و بابەت و تۆری جیاوازمان بۆ ئێوە ئامادە کردو. هیوادارین بتوان بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن تاکو سودمە من لە سەرجەم بڕگە و بابەت و تەوەرە جیاوازەکانمان. بێگومان ئەمڕۆ کە بینەر یاخود ئەم شەو ئەم ڕۆژ بە تایبەتی بەیانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە هەندێک لەو میدیانەشا کە وێنەی کۆمەڵێک لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانیان بڵاو کردەوە بە تایبەتی دەڤەری ڕاپەڕین لە ڕانی و قەڵات سێ دوێنێ گەشتیارێکی زۆر چوبوونە ناوچە گەشتیاریەکان تاوەکو بتوانن لەوێ لەگەڵ خێزانەکانیانە کاتێکی خۆش بەرسەر بەرن زوو کەش و هەواکەشی لەبار بوو هەتاوێکی خۆش بوو بۆیە بینیمان بە تەواوی ئەو دەشتاییە خەڵک لەوێ لەگەڵ خێزانەکەی خۆیان گەشتیە کرد و خوانێکیان بردبوو ئەوێ ئامادەیان کرد بە هیوای ئەوەی کە بتوانن زیاتر چێژ لەو سروشتە جوانە ببینن چونکەی تر دنیاژیتە بەرەو سەوز بوون ئەڕوا بەڵام لەمان کاتیشتا زۆر کە سەڵەیتر مانگی ڕەمەزانیش بەڕێوەیە مانگیشی خوێر و خۆشیە کەم مانگا لەوانێ بکوێتە جژنی نەورۆزەوە لەوانەیە هاوڵاتیان بەباشی نەچنە نێو سەیرانگاکانەوە بۆ هۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە بتوانین چێژ لە کاتەکانمان وەرگین چێژ لە پشۆکانمان وەرگین هەر لە ڕۆژی دوێنێش هەر لەگەڵ هاوکارم سەحرا ماشەمان بۆیە کە چەند گرنگە تۆ گەر خوانێک لەگەڵ خێزانەکە تا بخۆی گرنگ نییە لە شوێیە گرنگە لەوەی کە لەکوێ دڵت خۆشە لەکوێ بەیەکەوەن لەکوێ توانی هەستێکی خۆش بەیەک ببەخشی و زەیەک بەیەک ببەخشی ئەمە زۆر زۆر گرنگە بۆیە هیوادارین کە بەیەکەوە ئەم خۆشیانە بەڕێ بکرێ بتوانین بەیەکەوە زیاتر چێژ لە کاتەکانمان و لە پشوەکانمان وەربگرین. اینجا سەرکۆ لەگەڵەوە لەوانێت زۆر کەس بڵێ بەهۆی سەرقاڵی ژیانەوە بەهۆی ئەوەی کێمە بە درێژایی هەفتەکە لە دەرەوە سەرقاڵ ئەبین بە کارەکانمان لەوانەیە هەندێک جار ئەم کۆڕ و کۆبوونەوانە کەمتر ببێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک دابوونەریت و کللتور هەیە کە تازە ئەبنەوانێ ئەمە هۆکارە بێت بۆ ئەوەی کە وردە وردە ئەم کۆڕ و کۆبوونەوانش دووبارە بێت و خۆت ئاماژەت پێکرد بۆ نمونە جژنی نەورۆز ئەمە ڕۆی هۆکارێکە لەوەی کە هەموو خێزانەکان بێکەوە ئەچنە دەرەوە یاخودە لە مانگی سێوە کە ئیتر دەستپێکی سەیران و دەستپێکی وەرزێکی خۆشە لەگەڵەوە لە ڕۆژانی هەینی خێزانەکان کۆ ئەبنەوانە بۆی بچنە دەرەوە لە شوێنێکا کاتێکی خۆش بەسەر بەرن بەڵام لەگەڵەوە شاوکو ئاماژەم پێکرد هەندێک بۆنە و دابوونەریت هەیە هۆکارە بێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم بۆنێ بکەینە هۆکارێک بووی ئێمە لەگەڵ ئەو کەسانێک کە ئەمانەوێت کۆ ببینەوە. زۆر باشم ئاچینە لای تەوەرەکانی ئەمڕۆمان خۆشەویستان یەکەم تەوەریشمان ئەزانین کە ئەمڕۆ ڕۆژی شەممە ئەزانین کە ئەم شەو شەوی بەراتە یعنی ئەمە کاڵی شەوی بەراتە بۆ خۆی چێژێک و تایبەتمەندیەک و نەریتێکی کۆنی ئێمەی باو و باپیرانمانە واوەی کە گرنگە ئەم لەم شەوەیە بێگومان هەمووەکو لە ڕووی ئاینیەکەەوە شەوێکی زۆر پیرۆز و مبارەکە ئەم لە ڕووی دابوونەریتەوە ئێمەوەکو کۆمەلگای خۆمانوەکو کوردەواری پارێزگاریمان لەم دابوونەریتە کرد و هەمیشە بەزی دوێتی هێشتومانەتەوە هیچ کەسێکمان لەوانەیە ئێستا مناڵی مناڵەکەی خۆی ئەم شەوەی نەدیبێت و خۆی چێژی لێوەرنەگرت بێ بۆیە لەم شەوەیە بێگومان لەگەڵ ئەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاماژە بۆ درێکە شەوێکی مبارەکە و وەلاماندا بوودەری شاو کەسانی شارەزا و پسپۆر لە بواری کەلتورە ئاماژە بۆیان کە پاراستنی ئەم شەوە و بۆنەکان چەند گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و بە تایبەتی ئەوەی کەیتر لە دوای ناخواردنەوە مناڵ لە نێو کۆڵانەکانە بە عەلاگە و بە تورەکە و بە لێدانی دەرگا و هات و هاوار و بە کۆمەڵ ڕاکردن ئەمە چێژێکی وای بەخشیوە کە خێزانەکان بتوانن زیاتر ئەو لایەنە کۆمەڵایەتیە پتە بکەنەوە زیاتر هەوڵ بن ڕێز لە یەکتر بکەن زیاتر هەوڵ بن پێش ئەوی بچینە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خۆشەویستی بۆ یەکتر دەرببڕین بەڵام جیاوازتر لە ڕێگەی مناڵەکانمانەوە هەر یەکە لە بەردەرگای خۆی دانیشە و قاپێچ کلێت و نوقڵ و ئێمەش کەم ناڵ بینیان و بەخوا لەو کۆڵانە پارە ئەیەن پەل ڕامانەکرد تاوەکو لێ بزین پارەمانێنێ 250 بدێت هەر دڵمان پێی خۆشە بۆ کاتە پارەکە لەوانێت پارێکی جیاوازتر بوو بێ جا ئێمە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە و بۆ ئەم نەریتە جوانە ئەمڕۆ بە گرنگمانزانی لە پرۆگرامەکەمان گفتوگۆی لەسەرکەین هەم لەسەر
مێژوەکەی هەم لەسەر ئەم دابوونەریتە هەم لەسەر پاراستنی کەلتور و دابوونەریتی کۆمەلگاکەمان لەسەر هەر بارودۆخێ بین بەڵام ئەمانە پشتگوێ نەخرێت و هەمیشە بەزیندوێتی پێڵێتەوە بۆ ئەمە بەسەر میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەمال فاتیحمان کرد و شارەزا لە بواری کەلتور و دابوونەریت بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیەگەر بفەرمێت فەرموو مامۆستا. بەخێر بێ مامۆستا. بەیانی باش. زۆر بەخێر بێ سەرچاو. بەخێر بێ سەرچاو. بەخێر بێ مامۆستا. بەیانی باش. سپاس بۆ ئامادەبوونە. مامۆستا باسی شەوی بەراتەکەی ئەگەر لە ڕووی ئاینیەکەوە لەوانەیە مامۆستایەکی ئاینی زیاتر بچێتە سەر ناوەڕۆکەکەی و چەند پیرۆزە و چەند مبارەکە و چۆن قسەی لەسەر کراوە. ئێمە ئەمڕۆ لەسەر بابەتی دابوونەریت و کەلتورەکەی قسەی لەسەرەکەین بەڵام بابگەڕێنەوە بۆ مێژوەکەی شەوی بەرات بڵێ مێژوەکەی بۆ کەیە گەڕێتەوە ئەم شەوە چۆن دانرا. بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ ئەم بۆنانە گرنگە لە کاتی خۆیان قسەی لەسەر بکرێ. مێژوەکەی لە 15 شەعبانەوەکو لە ناوەڕاستی شعبان نسوی شعبانی پێڵن چەند ڕووداوێک ڕوویداوە سەرەتای ئیسلامە 5 ساڵ پێش کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مدینە بۆ دڵدانەوەی پێغەمبەر کە تووشی ئەو ناڕەحەتی بووە بێباوەڕان داوای موعجزەیان لە پێغەمبەر کردووە سەڵات سەلامی خۆی لەسەر بێ ئەویش پەنجەی مبارەکی ئاماژە کردو بۆ مانگی دوولەت کردو هەر لە تیچی بۆ لایەک هەموو ئەتوانم بڵێم هەموو جیهان لەو ساتا بینیوەتی وەکو باسەکەن شوێنەوار ناسانی سینی لەو کاتا بەبێ ئاگابوون هەندێک شوێنەوار هەیە کەسە تەمسیلی ئەو ڕۆژەیە کە مانگیان بە دوو پارچە وێنە کردو بەڵام نەیانزانیەوە چی ڕووی داوە یعنی لە هەمان تەوقیتە ئەوە یەک وەلەو لەو کاتا کە ئەوەشی کردو هەندێک لە بێ باوەڕان هێشتا هەر بتوانێت تۆ ساحری بەڵام خەڵکێکی زۆر لە بێ باوەڕان باوەڕان پێهێناوە دووهەمیش گۆڕینی قیبلە 2 ساڵ دوای کۆچ بۆ مدینە لە مدینە مسلمانان ڕویان کردوتە بەیت المەقدیس واتە قودس جوولەکەکان تاعنیان لە پێغەمبەردا و توانە ئێوەش بە هەمان شێوە کە ڕووەکەنە قیبلەی ئێمە ئەی بۆچی پەیڕەوی دینەکەی ئێمە ناکەن بۆیە ئاەتی قورئان هاتوۆتە خوارەوە کە دەبێت قیبلە بگۆڕن لە ڕکعاتی سێمی نوێژی نیوەڕوا بە فەرمانی خوا پێغەمبەر وحی بۆ هاتووە لەو ئەسنای نوێژەکە ڕویان کردوتە بەیت الحەرام مەسجد الحەرام یعنی لەو تاریخەوە واتە لە دوی کۆچیەوە قیبلەی مسلمانان ئێستا مەسجد الحەرامە قیبلەی و قیبلەیە کە ئێستا ڕووی تێکەین حەدەسێکی تریش کە هەر لە ناوەڕاستی شعبانە بریتە لەوەی کە چەندین ئاەت لەو شەوە هاتوۆتە خوارەوە ئەمانە ڕووداوی گرنگن بە مروری زەمن مسلمانانیش بەشداری ئەم شۆڕش و ئەم مێژویان کردووە لە دینداریە تا سەردەمی سەلاحەدینی ئەیوبی کە ئەتوانین بڵێن فەتحی کوردستانی کردو دوای ئەوەی کە سەلجوقەکانی تێک شکاندووە و دەوڵەتی فاتمی لە ناو بردووە لە میسر اینجا عێراق داجی با بڵێن فەتح کراوە و کوردستانیش بۆ هەر شوێنێک کەسێکی نزیکی خۆی سەرکردەیەک یا ئایندارێکی نزیکی خۆی داناوە بۆ نمونە لە هەولێر مزەفەرەدین لە سلێمانیش و لە کوردستانیش یەکێکی تر بە هەمان شێوە هەر نەریتێکی تازەدا هاتبێت کە خزمەت بە دین بوو بێت ئەمان بە پیرەوە چوون وەکو زاکرەیەک کە بڵێن دین بریتێ لەم بەخششانە بۆیە مەولودیان دامەزران و واتە یادی مەولود کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دایک بووە ئەوەی کە ئێستا بە مناسبەوە کرێ و هەروەها شەوی بەراتیش یعنی ئەتوانین بڵێن مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی سەلاحەدینی ئەیوبی ئیتر ئەمە بۆ هەر گەلوونەتەوە و شار و شارۆچکەیەک ئەم یادکردنەوەیە جیاواز بووە طبعا لە تێگەشتنی خەڵکی دیندار و یا با بڵین فەلسفەی ئەم شتانەش هەموو شتێک فەلسفەیەکی لە پشتەوەیە هەموو فەرزەکان هەموو نەریتەکان لا هەندێک ئەمە بە بیدعەیە بەڵام بەڕاستی کورد جوانی پێکاوە چونکە کورد دائما هەمیشە بە دوای فریادە ڕستێک کاگەڕاوە شتێک باش بۆ باڵ و باوەشی بۆ گرتوێتەوە بۆیە یعنی دایمە دوای ئەو نەرێتانە کردووە لە شتی پرسیوەتەوە لە خۆیەوە وەکو تەڵقین شتی وەرنەگرتووە ئەمە بۆ نمونە مەسەلەن بەرات کە داهاتوەتی بۆ چکە بەرات مەدرسەیەکە کە ئینسان لە مناڵیەوە فێری بەخشندەیەکە فێری بەخشندەیەکە ئەوەی لە مناڵیەوە فێری بەخشندەیی نەبێت بەڕاستی لە گەوریە زۆر قورسە ئێمە سەباجی ئەوانە ئەدەین چێن ئەوانە کە سەخێر و سەدەقاکەن ئەوانن کە لە مناڵیەوە فێرکراون بۆیە هەمومان لە بیرەوەری خۆمانە
بەعزێکمانەوانی کە تەمەندارە ئەزانین ئەو کاتی کە ئێمە بڵێن قوتووە نقوڵەکە جاران خورما بوو ئێستا بە مروری زەمان شتەکان پێشکەوتو اینجا بۆ بە قلوقم و اینجا بۆ بە پارە و تا سەردەمانێکی زۆر کە مناڵ زۆر بۆ ئێستا ناشکوری نەبێ مناڵ بە حکمی و سکوزا کەمەکرێ و بژێوی زەحمەتە خەڵک مناڵ ناخاتەوە یعنی ئەگەر مناڵ وەکو جاران زۆر باە من تەسەوەرەکەم ئێستا لە جاران زیاتر شەوی بەراد وەکو ئەم شەو قەرە باڵخترە بوو تەمەناکەم گەورەکان شوێنی مناڵەکان بگرنەوە بۆ گەڕان بە دوای ئەنجا ئەو چکلێتە ئەو بە پارەیەکی کەمەکرێ بەڵام کەکە یا باوکەکە ئەیدا بە مناڵەکە بیدا کامە ینی مەدرسەیەکە بۆ ئەوەی کە ئینسان فێری بەخشندەیی بێ زۆر جار دایک باوکەکە کە پارەی بەخشیەوەەوە یاوێتە دەستی مناڵەکەی بۆی بکاتە دەستی هاوتەمەنەکەی خۆی ئەمە زۆر گرنگە ئەو مناڵە هانە درێ کە دیسان ئەوش تەمسیلی ئەوە بکاتەوە شەر نییە بۆ ئەو حاڵەتە شتێکی ڕەمزی بێ شتێکی بەڵێن سووەری بێ شتێکی جەوهریە بەڕاستی ئەماگەر بیری لێ بکەینەوە بۆیە ینی لە بچوکی شتەکەەوە سیر نەکەین ماناکەی گەورەیە تەمە ناکەین ینی شەوی بەرات شتێک نەبێ ینی کەوا بڵێن بۆ وێنەگرتن و بۆ ئەم شتانە بێت من حەزەکەم ئەم مەدرسەیە ئەم قوتابخانەیە و خۆی و بە گەورەتیش بمێنێتەوە ئەمە مێژوویەکی سەرهەڵدانی ئەو بۆنەیە بوو لەگەڵ ئەوەی کەوتمان شەوی بەرات لە دینی ئیسلامدا گرنگی و پیرۆزی خۆی هەیە بەڵام لەگەڵەوەشە لە دینەکانی تریشدا ڕۆژی بەرات ئەوی شا دەکرێتەوە بۆ نمونە لای ئێزیدیەکانیش پیرۆزێک و تایبەتێکی بەخۆیە ئەوەندەی کە من زانیاریمە لەو ڕۆژەدا ئەو کچ و کوڕانەی کە هاوسەرگیریان نەکردووە لەو ڕۆژەدا ئاواتە خوازن و ئەشنە شوێنی پیرۆزی خۆیان هەیە کە لەوێدا ئەو ئاواتە خوازی کە هیانە بۆی بێتە دی کەواتە ئەتوانین بڵێن بەرات لە دینەکانی تریشدا بە شێوازێکی جیاوازتر یادی ئەکرێتەوە بەڵێ خۆی ئەمە ژەکرێتەوە بۆ ئەو تەوقیتە چونکە با بڵێن مانگی قەمەری ئەگەڕێ بە نێو ڕۆژەکانی ساڵە ئەتوانین بڵێن بە 32 ساڵ جارێک ئەچێتەوە ئەو وەرزەی کە تایەتی بۆ نمونەی ترێمە وردەوردە ئەم ساڵ وەکو پێشبینی ئەکرێت 11 ڕەمەزانە ئێستێمە لە مانگی شەعبانین وانە یعنی وردەوردە تەمان ماوەیە چەند ساڵێک لەوە پێش بڵێن شەعبان کەوتووە نەورۆزەوە ئەنی اینجا ڕەمەزانە هەوت ئێستا یەتە پێشەوە ساڵێکی تر ئەچێتە دەڕۆژ ئەچێتە یەکی سێوە ڕەمەزانی شەعبانیش بە هەمان شێوە دواکەوێت ئەو ساڵانی کە بزەبت هاو تەوقید بوون شەعبان و نەورۆز کە پیان و تۆ نەورۆزانە لە هەمان کاتە ئەوانەی پەیڕەوانی با بڵێن یەزیدی و زەردەشتی و ئەمانەش ئەو هەلەیان بە فرسەت دەزانیوە کۆکو ئەوەی چۆن مسلمانان ئەو شەوە ئاوازیندووەکەنەوە ئەوانیش بەو شێوەیە بەڵام لای مسلمانان ئەگەڕێ لای ئەوان سابتە چونکە ساڵی هەتاویە بۆیە یعنی توانین بڵێن نوعێک لە ترازان هەیە تۆ ترازانەکە چۆنە یعنی ئەگەر بەو تێبێ ئەبێ ئەمانیش دایمەن شەعبان لە کووا بوو نەورۆز بێتە ئێوە یا ئەبێ مسلمانان شەعبانەکە بەرنە بیستویەکی سێوە ئەمەش نابێ بۆیە ئەوش سەرهەڵدانی ئەو یادا هەر لەو تەوقیتەوە بووە هەڵبەتە تەمەن جێگەی شانازیش بووە کات لەو کاتە مسلمان و یەزیدی و زەردەشتی هەمویان بەیەکەوە بە یەک شێوە لە شێوەکان وەکو بەخشندی ومێدەوارم ئەوانیش ئاوا بەو فەلسەفەیە بیر لەو یادە بکەنەوە کە خەڵکی فێری بەخشندەی بکەن زۆر باشە مامۆستا ئەوەی کە گرنگە لە شەوی بەراتە لایەنە کۆمەڵایەتێکەیە زۆر جار بە پێچی ئاوازی لە ڕابردووە تا باو با پیرانیشکە بۆمانە جێڕنەوە ئەڵێ ئەم یاداگەر لە شەوی بەراتە و بێ لە کۆڵانێک کاگەر ماڵێکی مەسیحیتیانە بێ دوانی تیا بووە بەڵام ئەوانش خۆیان بێبەش نەکردووە لە میادە هەنی بەشداری بۆنەکەیان کردووە ڕاستە لەوانەیە زۆر جار بۆنەکە پەیوەندی بەڵام ئەوان وەکو نەریتێ هەڵە چیتە هەر شوێنێ لەگەڵ دابوو نەریتی ئەوەیە بێ خۆت بگونجێنیت و ڕێز یەکتر بگری ئەو ڕێزگرتنە هەبوو بە تایبەتی لەم شارەیە و لە شارەکانی تریشە تا چەند گرنگە ئەم نەریتە جوانە هەمیشە ئاوا بەزیندویەتی بێتەوە بمێنێتەوە تاوەکو لایەنە کۆمەڵایەتیەکان زیاتر پتەوە بکرێ بەڵێ واللهی ئێستا دین ئەبێ بزانی خوای گەورە پێمانەڵێ پێشبڕکێ بکەن لە پەرستەکانە بۆی بزانن تایە خوا چی لە ئێوەی ئەوێ یعنی لە سەردەمی پێغەمبەرە سەڵات و سەلام خوای لەسەر بێ ئەوەی ڕعایەتی یەهود و نەسارای کردووە بۆ ئەوەی کە بزانن لەو دەوڵەتە ئاشتەواییە ماف و ئەرک هەیە ئەوەندە ڕعایەتی مسلمانانی نەکردو چونکە یەک ئیجتیهاد بووە بەس پێغەمبەر بوو نە حەنەفیە بوو نە شافعیە بوو نە سەلەفیە بوو نە سۆفیە بوو نە ئەوە هەبوو
بەس ئێستا چونکە ئیجتیهادی جیاوازەیە و با بڵێن ئەحزابی سیاسیش ئەتوانین بڵێن ئەم نیشتیمانی دابش کردووە، ئەتوانین بڵێن ئیجتیهادی دینیش ئەوەی تر لە دلەتی کردووە. ئەمە وای کردووە یعنی پەل بچێشێ بۆ ئەوەی تۆ بەشێ لە مەسیحەکان بەری ئەو بەشێک لە هینەکان بەری و نوعێک لە ترازان لەو ئاشتەواییە دروست بێژین و کاتی خۆی ئەگەر مردوویە کە وایە لە مەسیحی لە مسلمان هەمویان بەشداریانە کرد ئەوە چوو بۆ تازی مەسیحی مەسیحیش چوو هەموو پێکەوە گەڕێکێک هەیە لە سلێمانی بە ناوی جوولەکانەوە گەڕێکی شەیە بە ناوی گاورانەوە ئێستش با حەزەکەم بزانی ینی ئەوەی کە وەفای هەبێت لە مسلمان و لە مەسیحی و لە جوولەکە ئاواژی ئاوا بیرەکاتەوە لەبەر ئەوە هەر و ڕۆحێتە ئێمە ئەهێڵێتەوە چونکە هەموو پەیامە ئاسمانیەکان پەیامی ئاشتی پێکەوە ژیانە پێەوە ئینسانە بە لێکدانەوەی خۆی تێکی ئەدا بەڕاستی یعنی بۆ بۆنەیەکی وا تۆ ئێستا لەوانێ دوای من جۆ بگرە بزانێت چەند قسەی جیاوازەکرێ لە کاتێکا فەلسەفەکەی ئەمەیە کە تۆ فێری چیبی فێری بەخشندەیی بی ئێمە پێویستمان بە خەڵکی بەخشندێ تۆ بزانێت شەک لەم شارە کە ئەبەخشێ ئەمە زانینە و سەرمایهدارێک چەند ناوی جوانە چەند بەڕێزەیەوەی نابەخشێ هەرکەس باسی ناکە کاتە پێمانەڵێ با پێش بچێ لەسەر ئەو بابەتە بکەین بۆیە وەڵام من خەڵکی برادری مەسیحیمان هەبووە ئێمە ماڵمان لە شێم حەیدونەوە چین بۆ سەهۆڵەکە یعقوب مراد یعقوب هەبوو باوکی کاگاوات ئێستش لەوە چێ هەر کاگاوات ما باوچەند وەفاتی کرد باوەڕ بێ لە نەخۆشیە سەردانم کردووە وەکو کوڕەکەی منی خۆشویستووە وەکو کوڕەکەی ئەشی زانی ئێمە ینی بەردەوام لە لای یەک بوون ئەمە من وەکو کەسێک کە یعنی ئەوەشم نەفامیوەکە با بۆن منە کە پێویست بێ بەڵام جیاوازیمان نەکردو بەڕاستی لە شەوی بەراتیشا چوین ئێمە ئەوان لای سەهۆڵەکەەوە بوون ئێمە لە شێم حەیدین بووین اینجا بە مناڵی ئێمە سوەڕاستی ئێمە لێوە چین و عقاری هەنوو لێ پارادن ئەو کاتە بەخوا نازانم دەفلسی بوو چەند دیناری و 250 بوو ئێستش بیرم دیە زۆر خۆشە هەرچەندێ بووە دڵخۆشی بەڵێ بەڵێ چۆن ئەرەوەڵا ئەینجا شەوەکەمان یعنی کۆمەڵێک مناڵ بووین بە جوملە ئەڕۆشتین تورەکەی شتەکانمان تێکەڵە کرد بەڵام لە پارە کیسەمان جیا بوو چونکە ئەشیا مەسەلەن کەسێک بۆ نمونەت 1000 دینارێکی باە بە تۆ بەڵام 250 باە بوو ئیتر کاورا لەوە چوابێ ینی من پارەم وەرگتووە لە مناڵی شەوی بەراتە ئومێدەوارم یعنی ئەم شەوە بە پێی توانە و بە پێی بوونی مناڵ ومانە دایک و باوک دەستی مناڵەکەی بگرێ بگەڕێەوە ئەگەر کەسێکیش عزری هەبوو بۆی چکلێت نەبێ چای لێنێ چایەکی باتێ خۆ ئەڵێ کەعبە کەس نەبووە هەر شتێک کە تعبیر لە بەخشندەیی بکە بابی بەخشێ وەڵام من یەک شت بۆ ئەوەی کە بزانی مناڵ لە زاکیرای ئەو شتامێنێ ئێمە ئەم شتانە بۆ خەمی مناڵە زۆر جار ئێمە دنیای شتەکەین مناڵ وەری ناگرێ بەڵام شتێک لە زاکری مناڵە کە تۆ اعتیبار بۆ مناڵە داهانیت زۆر میمە ئێمە ئەوە بۆ ماوەی 3 ساڵە بێ لە شەوی 27 ڕەمەزانە جەژنانە ئەدەین بە مناڵ 5 ڕێزیان لێنین گەورەکان تەوقیان لەگەڵاکەن و زەرفێکیانەیە 5,000 کەم تریتیانە مهمە یعنی ئەو مناڵە بۆ بەیانی سلوکی لە گەڕەکە گۆڕاوە اینجا مهمترین شت کە لەواوەکو دەستکەوت دەستمان کەوتۆتەوە چی بێ بینمانە پارە نەمایتر بۆ نمونە تقریبا 300,000ێکمان دابش کردەوە شەوە باوچێک 25,000 بوو بە مناڵەکەی وتی ناوێتی ئەلەوەمەیە ئەلەو لا 25ەکەی نردوو کردمانە 5 زەرفەوە زەرفێک 5,000 ئەوەی ئەوێ مانەوەیە مناڵ لەو تەمەنا بە دوای اعتیبار ئاگەڕێ حەزەکەیە چێک تەوقی لەگەڵا بکە و شتێکی بێشێ بە هەمان شێوە ئەو گەڕانە بۆ مناڵ زۆر گەورێ دروستی ئەکا بەڕاستی اعتیباری ئاتی اینجا یەکێکی لە گرنگجی شەوی بەرات ئەوەی وەکو جەژنەکان تۆ جەژن ئەچی سەردانی ماڵانەکەی هیچ هینێکی تیانە گومانێکی تیانێ قەت من گومان نابم بەڵێم تۆ ئیشێ بە منە چکە واجیبە بەس هەر کاتێکی تر بڵێ بڕۆی سەردام کێڵێمە ئیشی بە مەخوا ئەمە شتێکی بە منە شەوی بەراتیش دەرگایەکە بۆ ئەوەی شەوی دوایە و چیتەوە بۆ ماڵە ئەبێ سپاسی خوا بکە خوا گەورە ئەم بۆنانەیەنێتە پێشەوە ئەگەر ئینسانیش دروستی کردوێ بەڵام فەلسەفەی دوای دروستکردنەکەی چییە بەڕاستی ئێمە گەلی کورد پێویستمان بەم شتانەیە پێویستیمان بە بابتی ڕقلێبوونەوە و شەڕانی و یعنی مەسەلەن هاواڵەکان بە جۆرە بێ کە تەبیعەتی مناڵ سروشتی مناڵ یعنی ئەوانە تێک با یعنی تۆ منزەرەیەکی بۆن منە ئەو شەوە تەق و تۆق پیشان بە یاخود کۆمەڵێ مناڵ کام منزەرەیان جوانە
ئەو مەزەرەی لە پشتی ئێوە جوانە یاخود دیوار بێ ئەو مەزەرەیە جوانە کەواتە چاوی ئینسان ئەزیەت نایە بە پێچوانەوە چای ئینسان مرتاحە بێ دەرونی مرتاحە بێ جا شتێکیش کە بەڕاستی هەڵقوڵاوی دین بێ زۆر جیاوازە ئێستا خەڵک تۆ ئەمڕۆ 250 دینار کە بەخێر جۆرێکی تری هەستەکەی جۆرێک لە ئاسوودەی بۆ خۆ دابین کردووە ئەگەر 1000 بێ قورئان خوێنی جوایە ئەمڕۆ ئاەتی زیاتر خوێنە دڵ و دەرونی جیاوازترە وەک لە کاتێکی تر بۆیە یعنی ئەگەر ئێمە ئاوا لە مانای دین تێبتین جا ئێمە قۆمان هەمومان کە مناڵ بووین کاتێککە ئەوت ئەم شەوشەوی بەراتە هەر هەموو مناڵەکان کۆبوونەوە جاری وایە وردە وردەیت مناڵەکان زیە ئەو لەگەڵ گەڕەکەکان کە ئەڕۆشتین دەتاوای لێو ئەوەنە دوور کەوت بووینەوەی کە کاتێکی زۆریشی ئەویست کە بگەڕێنەوە بۆ گەڕەکی خۆمان بەڵام ئێستا لەوانەیە وردە وردەوای لێ هاتبێت لە هەندێک گەڕەکێ بە تایبەتی کە ئەم یادە زیاتر لە شاری سلێمانی یادی ئەکرێتەوە هەندێک گەڕک وای لێ هاتبێت کە ئێستا بە هیچ جۆرەك هیچ مناڵێ ناگەڕێ بە تایبەتی لەم ستیانەی کە هەیە هەروەکو وایە کە شەوێکی ئاسایی بێت ونە لەواچێمە خۆمان کە مناڵمان هەبێت حەسکێن کە بەشداری بکات لە شەی بەرات بینە گەڕەکێکەوەلەوەی کە بزانین مناڵ لەم گەڕەکانەیە ئەگەڕە لەم گەڕەکە قەرەباڵقیەکەیە کاتە چی بکرێت بۆی کەم یادانە لە هەموو گەڕەکانە بە زیندوەتی بمێنێتەوە چۆن جاران هەرچی گەڕەکێک کە ئەڕۆشتی هەمووی پڕ بوو لە مناڵ نەکۆکو ئێستانا کۆمەڵە گەڕەکێک ماوەتەوە کە شەوا مناڵتیا وڵای کێشەکە شتێکە ئێمە لە بیرەوەری منە خەڵکی یەک مەرجع هەبوو مەلایەکی گەڕەکەکە ئێستا ماشەڵا لەسەر سفرەی هەموو خوانێک فقه هەیە هەموو لە ماڵێکە شتێکڵی مناڵێک لێ ڕاستی بێتەوە وانەکەی حرامە حەڵاڵە مە خەتەرە مە دیوێکی باش بێ 1000 دیوی خراپە لەبەرەوە جۆرە لە هەڵ شاخانیشی تایە ئەڵێ مناڵەگە چێ بەگشت قولێ قافە ئەمە خەتەرە وەکو ئەوایە مەسەلەن یعنی یەکێک حرفێکی خوێن بێ وەکوایە لە ڕۆخی دەریا مەلەی کردەوە خۆی بە مەلەوە بزانە بەڵام ئەوە قسە لەوە وەرجێت کە لە قوڵایی بەحرەکەیە کە بزانێت چۆن خۆی دەرباز بێ ئەین لە عامیق لە عالم بۆیە وەکو ئەوەی جەنابەت دەیفەرمی یعنی ئێمە دابەش بووین یعنی هەمووکو سیاست هەمووکو دین هەر یەکە و کۆمەڵێک مجتەهید بردوێتی لەگەڵ ڕێزما هەندێکیان ئلحاحکاڵێ لە من ڕاستن نییە ئەمە خەتەرە خەتاکەش خۆمانین خوا عەقڵ و چاوی یاینێتێ بە تایبەتی خوێنەوارەکانمان من شتێکم پێڵێ نەبێ بە دووادا چونکەم بزانم ئایا کەسێکی تر هەیە وەکو ئەم قسە بکە وەکو ئەم ئیجتیهادی یا ئیترە من لێرا قفڵاوێ من پەیڕۆی ئەمە بکەم و یەقینم وابێ کە ئەم ڕاستە نە خوا ئازادی کردووی لەوەی کەم بێکێ بە مناڵێ ئەڵێ مەرحەبا یەکێ مەکە نوێژ مەکە بزانم ئایا هەموو ئەئیمەکان واڵێن هەموو مجتەهیدەکان و نا شەر نییە یعنی لەبەر ئەوە ئەڵێ جارێکیان حەزرەتی ئیبراهیم دعوەتی یەکێکەکە لەو کاتە ئاگرێک دانسە سوزدە بۆ ئاگرەکە بە ئەڵێ من خسمیانتر ناو ئاگرەوە چۆن ئیتر دەری ئەکاتە ئیکاتە دەرەخوا عەتەبی یەگرێ لەسەرەوە ئەڵێ من ڕستقم داوە ئەیژێنم منت ناکەم بەسەریا تۆ بۆ ژەمێک دەریەکەی لەبەرەوە داوای لێبوردن لە خوای گەورەیەکە یعنی تاو ئەندازەیە کە کەسێک ئاگر پەرز بێت تۆ بێ ڕێزی لێ بگری ئەگەر هاتە ماڵەوە بەو شێوەیە قسەکەم لەسەر ئەمێ لە کۆن یەک نمونەیەنەوە دوایی وەڵامی ئەو پرسیارە بە تێری ئەدەمەوە لە سلێمانیە تێگەشتنی دین بەم معنایە بووە ئەمەنە تەرکیزیان کردوتە سەر حەڵاڵ و حرام بەس ئەوەنە یعنی شتێکیان بیستێ بۆکو خۆیان جێبەجیان کردو نەک مسابقە بکەم ئەم شەو 20 حەدیسی پێ بڵێم آخر من چۆن بزانم من مامۆستام ئەگەر تەلەبێک ئەهلیەتی تەلەبێک چییە بۆ ئەی لە قۆناغێکەوە بچێتە قۆناغێکی تر من هەرە منهەجی پێ بڵم ئیمتیحانە من ئەو هەموو شتا بیستم ئایا ئیمتیحانی خۆمم کردووە لەوەی بزانم چەندیم جێبەجێ کردووە لەو ئاەت و فەرمودا ئەمە گرنگە ئەوە گرنگ نییە من لەبەرکردن دوو زۆر لەبەرکردنە لەبەرکردنێکی حیفزە لەبەرکردنێک کە ڕەنگ و ڕوخسارێک گۆڕێ هەر مەزهەر حسێب نییە جەوهەریش حسێبە بۆیە لە سلێمانیە دوکاندارەکان لە ڕابردووە بەیانیان زوو دوکانیانە کردەوە ئێستا ئەوەنەی بازاری شەو گەرمترە بازاری ڕۆژگەرم نییە بەیانیان زوو دوکانیانە کردەوە پێشەوەی سفتاح بکەن کورسیەکیانە خستە ناوەڕاستی دوکانەکەم باشە کە سفتاحیانە کرد کورسەکانە بردە ژوورەوە بۆ نمونە من سفتاحم کردووە کابرایە کاتۆ شتی لێ کڕیوم کابرای دۆم هاتووە شت لە من کڕێ من پێم نەفرۆشتووە ئەو شتێک کە من هەمە دراوسێکەشم هەیەی ئەوش دوکانی کردێتەوە سرم بردووەتە دەرەوە بزانم چێ ماوە کورسیەکەی نەبرد بێتە ژوورەوە نردوومە بۆ لای حاجی فلان کە هێشتا سفتاحی نەگرت بڕۆ ئەو
ئەینە شتی اینجا شتیشی نشکان و خوا فەرمی وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم ڕسکی خەڵک مشکن ئێستا زۆربەی خەڵک لەسەر حسابی ئەوی تر پارە پەیداکەوە لەسەر شکانی کاڵاکەی ئەو قسەکە لەسەر ئەوەیە جاران وابوو خەڵک پێی ئەغز بوو تا هەمووی سفتاح نەکات مستحیلە بە حرامی ئەزانێ بۆیە ئێستا چییە ساڵە بەشەکەی خۆم بۆ خۆم ئەوەی تۆش ئەخۆم جا ئەم بابەتە پێویستە ئێمە لە ڕۆحی ئەم شتانە ئاوا تێبگەین باشە ئاوا ناتوێ فەرمو تۆ داهێنان بکە لە شەوی بەراتە شتێکی جوانتر پێشکەشکە فەرمو ئاهەنگێک ساز بکە لە گەڕەکەکەتا خەڵک داوەت بکە چی مناڵ هەیە باشە بیهێنە بڵێ بانگەوازی بکە بڵێ ئەم شەو مناڵەکان من لێرە خزمەتیانەکەن بە عەزیێت نەچێشن ئەگەر سیارەشی هەیە ئەوەی دوورە پاسێکیان بۆ بەرەکویان کەرەوە دوایش بیان بێنەوە ئەمە داهێنانە ڕاستە وەنیە ئەمە داهێنانە با ئێمە ئەم فرسەتانە تۆ نیەتەکەت چییە نیەتەکەت چی بێ ئاوا لێت وەرەگرێ ڕاستە نەک دژایەتی بۆ منونە ئیجتیهادی یا شتێکی لەم بابەتە بێ خۆی زۆر جایژەکەوێتە سەر ئەرچی گەورەکان بە تایبەتی بۆ ئەوەی کە مناڵە وازی لێ بێنە باس سروشتی مناڵی خۆی بژی بە کۆمەڵە شتیکەوە سەرقاڵی مەکە بۆی کە ڕێز لەم شەوە بگرێ و چۆن ئێسا مامۆساتۆ بەو تەمەنێتەوە یەخواتەمە درێژوی لە زاکیرەتان ماوە کە شەی بەرات چیت کردووە بۆ ئەمە چێت ڕێ دایک و باوکڕێکی بۆ خۆش کردووی کە بچیتە دەرەوە بەس هیوادارین لە ئێستاشا دایک و باوکان هەرچەنە ئێستا لەوانەیە دانیشتوان لە سیتیەکان زیادی کردبێ ڕێگر نەبین لە مناڵەکانمان یعنی ماڵی خوشکەیە ماڵی دایکێ ماڵی براهەیە با لەم شەوە سەردانی ماڵی ئەوانکەی نەگەل لە کۆڵانەکان با مناڵەکەمان چێژی خۆی وەربگرێ وازی لێ بێنە بڵێ لەوەی بارتێکەڵی مناڵی کە نەبێت تووشی شەڕ و شەڕ بەخوا ئەمە تێکەڵی ژەبووین و بەخوا مامۆستا سەریشمانەشکا و بەخوا خاتیشمان برینارە بوو لە نوقڵەکەی کە ڕامانە کێشا زۆر جار جلەکەشمانە دڕا و بەس چێژێکی وای هەبوو کاچینەوە ماڵەوە ئەو شۆ لە بەدڵخۆشیەوە ئەخەوتین هیوادارین زەنابتامیەوە چونێتە شەوی بەرات ئارە وەڵام مامۆستا دایکم تورەکەشی بۆ دووریم تورەکەر بەخام بەعلاگە چونکە دوو جاریان دوو بەراتیان بە علاگە بکۆم کردەوە کە ڕۆژمۆ نەمزانی کونی تێبوو ئەگەرم شەو لە ماڵ بوون بیر مناسبە لەبەر لە گۆڕانەکەی ئێمە مناڵ ناگەڕێ بەڵام لەگەڵ من ئەم شەوانە کوڕەکەی خۆم بم بۆ گەڕەکانەی لەوەی کە مناڵ ئەگەڕێ بۆی کە ئەویش بتوانێت چێژ لەو کاتانە وەربگرێت دووبارە دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونە جا خۆشەویستان من حەزەکەم چەند ڕستەیە کەش هەیە لەم شەوە یواداری مناڵەکانمان لە تەقەمەنی و ئەو پارانەیە نێنێ بەوانەوە سەرفینەکەن و شۆفێرە بەڕێزەکانمان لە بەروی لە کۆڵانەکانە مناڵەکان بڵاو بنەوە تۆزێتیش ڕەوی کەم بکەینەوە ئاگامان لە مناڵی ئەو خێزانانە بێت چونکە مناڵ ئەزانین کە ڕاکات حەزی لێ بە دوای مناڵەکانی کێ ڕاکات زۆر جار شەوە تاریکە ئاگای لێ نییە هیوادارین ئەم شەو ببێتە شەوێکی پڕبەرەکەت بێتە شەوێکی خۆش بۆ هەموو خێزانەکان و ئەم نەریتەش بە زیندوێتی بیاڵینەوە